ئازیزان سڵاوتان لەبێت خۆشحاڵم لاڵقەیەکی دیکە لە پرۆگرامی ئێواری سلێمانی لەگەڵتانم لە پرۆگرامی ئەم ئێوارەیە بابەتەکەمان وەرزشیە لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەین سەبارەت بە مۆندیالی ئەم ساڵ و ئەو مفاجئە و پێشبینیانەی کە لەسەر مۆندیالی ئەم ساڵ هەیە. وەک دەزانن یاری مۆندیالی ئەم ساڵ بەرەو کۆتایی دەچێت و تەنها 4 هەڵبژار دەماوەکە کێبڕکێ دەکەن بۆ فایناڵی ئەم ساڵی مۆندیال. میوانەکەم ڕۆژنامەنووس و شۆڤەکاری وەرزشی کاکە سەرکار حاجی لێرەیە پێکۆ گفتوگۆ دەکەین ێوەش بینەری پرۆگرامی ئێوارەیە بن. کاکە سەرکار زۆر بەخێر بێت. زۆر سپاس خاپزیران زۆر سپاس من خۆشحاڵترم سڵاو لە توێ بەڕێز و سڵاو لە بینەری کەناڵەکەشتا. زۆر سپاس دەکەم. جیاواز لە ساڵانی پێش و یاری مۆندیالی ئەم ساڵ لە وڵاتی قەتار بەڕێوەچوو. جیاوازیەکان زۆر بوو گفتوگۆ و دەنگۆیەکی زۆری لە ناو هاوڵاتیان لە تەواوی جیهاندا دروست کردووە. بەڕای ئێوە سەرکەوتوو بوو دەستپێک و بەردەوامی مۆندیالی ئەم ساڵ لە قەتار؟ بەڵێ سەبارەت بە ئایا سەرکەوتوو بووە یا سەر نەکەوتوو بووە لە ڕۆوەرشەکەیەوە بە تایبەتی لە ڕووی کاری ناوبژیوانیەوە ڕقنەیەکی زۆر لە ناوبژیوانەکانی گیرامە تەوری وەرشەکەی تێگەر دوای کادەبوو ئینشەڵا باسیکە. بەڵام لە ڕووی ئامادەکاریەوە سەرەتا کە وڵاتی قەتار کە ئەرکی میوانداری ساڵی جامی جیهانی 2022 گرتە دەست کاردانەوەیکی زۆری بەدوای خۆیان هێنا هەم لە جیهانە و لە ئەوروپا و قسە زۆرەکرا لەسەری کە کاتی مۆندیال گۆڕاوە خۆی خۆتەزانی لە مانگی 6 کاتی مۆندیال بەڕێوە دەچێت ئێستا کاتی مۆندیال خراوەتە مانگی 11ەوە یان هەڵبژاردەکان ئامادەکاری باشیان نەکردوێت با بڵێن یاریزانەکان تازە گەڕاونەتەوە لە یاریکردن لایەنەکانی هەتا 3 بۆ 4 ڕۆژ پێش دەستپێکی مۆندیال یاریزانەکان بەردەوام بوو لە یاریکردن لە ساڵی ڕابردووە بینیمانە کە هەڵبژاردەکان مانگی 2 مانگ پێشەوە هەموو خولەکان تەواو بوو ڕایەنەرەکان ئامادەکاری باشیان کرد یاری دۆستانەیان کردووە کە توانێت پێگاتێکی زۆر باش دروستکەن. بەڵام وڵاتی قەتار ئەتوانین بڵێن ئەو وڵاتە بوو کە لە شوێنێکی بچووکایە ئەتوانین بڵێن بەقی نیوی سلێمانیە بەڵام توانی میوانداری جامی جیهانی کە 4 ساڵ جارێک ئەم جامی جیهانی بەڕێوە دەچێت حەدەسێکی گەورەیە تەواوی گیان چاوی لەسەرێتی خەڵکێکی زۆر ڕۆکاتە وڵاتە لە ڕووی ئامادەکاری و ئامادەکارێکی زۆر باشی کردووە لە ڕووی دابینکردنی شوێنی حەوانەوە بۆ گەشتیاران لە ڕووی دابینکردنی یاریگاکانەوە کە پێشبینیانەکرد کە ئەم قەتەر نەتوانێت بە شوێکی باش سەرکەوتوو بێ لە بەڕێوەبردنی جامی جیهانیدا. بەڵام بینیمانە ئێستا تەواوی گیان حەپەساوە بۆ ئامادەکاری کە وڵاتی قەتەر کردوێتی سەبارەت بە هەنێ شت کە ئێستا لە وڵاتی قەتەرا فریە بۆ گەشتیارەکان کە ڕووی تێکردن. دەتوانین بڵێن قەتەر ڕوویەکی کە تۆ باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا و ئەوانەکەی خەڵک یەکسەر لایانی دینیەکەی لێکایەتەوە ئەتوانین بڵێن قەتەر سەرکردایەتی هەموو گیانی عەرەبی کرد هەموو نیوە دورگەی عەرەبی کرد سەرکردایەتی ئاسیای کرد کە توانی ڕوویەکی جوان ڕوویەکی گەشت پیشانی وڵاتانی ئەوروپا با بڵێ ئەوە ئێمەین ئەتوانین ئێمە ژوک و گیانی ئیسلامی ئەتوانین ئێمەش میوانداری پاڵاوانتێکی گەوری وەکو جامی جیهانی بکەین و ڕوویەکی تر کە لە ڕووی دینیەکەیەوە کە عەرەب نازانم ئیسلام وایە خەڵکە کوژێ تەقینەوە هەیە چیە ئەمە بابێکی ترە کە ئەگەر کادەبوو باسێکین. بەڵام ئەتوانین بڵێن قەتەر ئەم پەردەی لە نێژ دەسەر جیهانی ئەوروپیانی پەردەیەکە بوو پەردەیەکی ڕەش لەبینی غەرب و شەرقا ئەتوانین بڵێن وڵاتی قەتەر ئەم شتەی نێشتووە توانێتی ڕوویەکی جوان پیشان بات توانێتی ئێستا تەواوی جیهان بەخۆیە سەرقا بکات تەواوی گەشتیاران لە وڵاتانی ئەوروپا هەتا خات و زیران خەڵگەیە تکتی بڕیوە ناچێ بۆ سەیری یاری ئەچێت گەشتەکان لە وڵاتی قەتەرە هاتوو ئەو حەزارەتە گەورەیە و حەزاراتی سەردەمێ ببینێت لە وڵاتی قەتەرە کە قەتەر چی کردووە لەو سەحرا لەو نیوە دورگەیە چ شتێکی جوانی کردووە. ئەتوانین بڵێن ئاستی یەکەمی بەدەستهێناوە لەسەر با بڵێن لە مۆندیالی هەر وڵاتێکی دیکە کە با بڵێن ئەو یاری لی تێدا بەڕێوە ئەزایی چۆنە جیاوازەکە لە چییە تۆ وڵاتانی کە ئامادەکاری کردو ئەمسا قەتەر 220 میلیارد دۆلاری سەرف کردو بۆ بەڕێوەچوونی جامی جیهانی. بەڵام وڵاتانی کە تۆ ئەوروپا بینی بێ بچیتە ئەوروپا هەموو حەزارەتی ئەوروپا زین چییە یعنی ئەوروپا بە بەردەوامی یاریگای ئامادەیە یعنی وڵاتی چووک و ئەڵمانیا وەکو ئیسپانیا وەکو ئینگلتەرا ئەمانە یاریگایان زۆرە یعنی پێویست بۆ ناکە ئامادەکارێکی زۆر گەورە بکە یان بۆ نمونە هەستە بە دابینکردنی شوێنی مانەوە بۆ گەشتار کە ڕۆکاتە
هاندەرانکە ڕۆکەنە وڵاتە بۆ لەبەری ئەمەنە ئوتێلی تایە ئەمەنە گەورەیە وڵاتەکە یاریگای حازرە ئوتێلی حازرە شوێنی مانەوەی حازرە لەم ڕۆ هیچ کێشەیەکی نییە بەڵام کە ئەڵنی سەرکەوتووە جیاوازیەکە چیە جیاوازەکەی وڵاتێکی بچووک وڵاتێک لە نیوە دوورگەیەکە لە سەحرایەکە هەمومان پێشبینی ومانەکە کە نتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ بەڵام ئێستا سێری کە جیاوازەکە لەوایە کە چۆن ئەم وڵاتە بچووکە توانی ئەم شتە گەورەیە بکە لەگەڵەوە شادە باس و خواز لەسەر و بابەتە هەیە کە ئازادیەکانی تەڕادەیەکی زۆر تێدا زەوت کراوە ئەمە لە لای با بڵین تەواوی جیهان باس ئەکرێت ئێوەکو شرۆڤەکارێک پێتان وایە ئەمە حەقیقەتێکە کە ئازادیەکان تێدا دەستەبەر ئەزای چۆنە خات و زیران تۆ کە ڕۆکەیتە وڵاتێک ئەگە جامی جیانیش نەبێ ئەگە سەفەرێ بکەی بە وڵاتی بێ ڕێز لە قانون و یاسای وڵاتە بگری ئەمە یەک دوو ئەبێ ڕێز لە کولتوری وڵاتە بگری وڵاتانی جیانیش کە ئێستا کە یەکی تۆپی جیان ئەرکی میوانداریکردنی جامی جیانی 2022 یاوە بە قەتەر تۆ ئەزای قەتەر وڵاتێکی ئیسلامیە هەنێشت دێتە تیا تایبەتمەندێتی خۆی هەیە لە بەرازیل وایە لە مەکسیک وایە لە ئەمریکا وایە لە ئەڵمانیا لە ئینگلترا هەچ کەسێ قانون و یاسای خۆی هەیە دوای ئەو تۆ نەهاتووی یعنی تۆ هاتووی مانگی لێرە یاری ئەەکەی تۆ مانگی لێ ئەمێنیتەوانێ مەسەلەن بۆ نمونە هەڵبژاردەکان کە یاریەکەن ئەمە سەبارە بە یاریزانەکان سەبارە بە خەڵکەکەشی خۆتۆ نهاتی قەتەر کڕی خۆتۆ نهاتی قەتەرە کڕی بڵێ بێ من چیم و تۆ ئەو بۆ من جێبەجێ بکەیت اینجا بەڕاستی بۆ جۆرەش نییە کە بڵێ ئازادیەکە بە تەواوەتی با بڵین زەوت کرا و نێڵن خەڵکی ئەوروپی بۆ خۆی لێ بە ئازادی بژی ناشتی وان ئێمە چەنا برادەر و ڕەفیق و دۆستمانەی ئێستا لەوەیە ئەڵێ یعنی بە تەواوەتی بەو جۆرە نییە کە هەموو ئازادیەک لە خەڵک گیرابێ نەخێر ئەو تا ئەمە ینی حرمەتە بۆ بینەران و بۆ بەڕێزان و بۆ جەنابێ هەنی ئێمە ئێستا کەی بینین ئەو خەڵکی کە لەوێ هەمووی بە شۆرت و ئافرەتە بینی کە بە جلی نیمچەڕوتەوە حرمەتە بۆ بینەران و بۆ بەڕێزە لێ بە ئازادی بۆ خۆی سڕێتەوە هیچ کێشەیەکی نییە بەڵام تۆ بابەتێکە بوو بابەتێکی ناشرین کە باسی هاوڕەگەز خوازی ئەوواکرا ئەمە زین چۆن ئەمە لە پەنجاکان و شەستەکان و بابەتە هەیە بەڵام ئێستا لە وڵاتانی ئەوروپیا بۆی لە وڵاتی قەتەر بن چەند گروپێ دروست بوو بوون لە وڵاتانی ئەوروپا بە بەرداوامی شتێکی بچووکیانە بارزیانەکرد بۆی خەڵکی ئەوروپی ڕوو نەکاتە وڵاتی قەتەر یعنی بە بەرداوامی تا ئێستش تام دقیقە من تۆ قسەی تیاکەین بە بەرداوامی ئەم گروپانە هەڵەستن یعنی وڵاتی قەتەر ناشینکەن یعنی مۆندیالی قەتەر ناشینکەن بەڵام تۆ فەرزە لەسەرێ ئەبێ ڕێز لە کولتور و یاسای وڵاتە بگری تەواو قەتەر ڕێگە نایە ئەم بابەتە بوروژەنە لە جامی جیهانیدا ئەم ساڵ شێکی زۆر لە هاوڵاتیانی کوردستان بەشداریان کرد و بینەری ڕاستە و خۆی مۆندیال بوون هۆکارەکە گەڕێتەوە بۆی کە قەتەر وڵاتێکی ئیسلامیە یاخود قەتەر نزیکە لە باڵین سنووری هەریمی کوردستان ئەم ساڵ و کارەسانی کە کراوە کە تۆ ئەتوانی بە تکتێک هەم ویزای وڵاتی قەتەر وەرەگری بەکڕێنی تکتێک ئەچیتە ناو وڵاتی قەتەرەوە و هەم لە ڕووی نزیکیەوە مەسەرم بۆ نمونە قورسە بۆ من و تۆ بە هاوڵاتێکی کورد کە لە ئەڵمانیا بکرێت کە لە ئەمریکا بکرێت ساڵی 2026 لە ئەمریکا و مەکسیک و کەنەدا جامی جیهانی بەڕێوە دەچێت لەم سێ وڵاتە بەڕێوە جامی جیهانی هەڵبژاردەکانم بە 40 هەڵبژاردە بەڵام ئایا تا ئەو کاتە هاتوچووی من و تۆ ڤیزا وەرگرتنی من و تۆ بۆ وڵاتی ئەمریکا ئاسانە بێ بۆ کەنەدا بۆ مەکسیک بۆیە قەتار هەستاوە بە ئاسانکاری بۆ تەواوی جیهان یعنی ئەمەژی چێکە لە خاڵە سەرکەوتەکانی کە تۆ ئەتوانی تەنا بە کڕینی تکتەکە تکتی یاریەک ئیتر ڤیزە و مەعاملەشتیکە نایە ئۆتۆماتیکی خۆت ئەچیتە ئەو وڵاتەوە کە ئەو ڤیزێ ئەو تکتی یاریت پێ بوو ئەو کاتت پێ بوو لە مەتار ئۆتۆماتیکی تۆ داخلی وڵاتەیە بی دوو تۆ وڵاتی قەتەر نزیکە لە ئێمەوە یعنی مەسەلەن هەر نەک لە بواری وەرشێکەیە خەڵک لە کوردستانە تاجرێکی زۆرمانی ڕۆژانە هەفتانە سەردانی وڵاتی مەسەن دووبەی و ئیمارات و قەتەرەوانەکەم بۆ تیجارەت بەڵام قورسترە تۆ بچی بۆ ئەمریکا ئا من و تۆ کە ساڵێکە بچین 4 ساڵێکە بچین بۆ ئەمریکا چۆنیە توانین داغلی وڵاتی ئەمریکا بین داغلی و هەروکو وڵاتی قەتەر وابێ ئیستا بژاری چۆکو مەغریب کە چۆتە قۆناغی چوارەوە سەرۆکی وڵاتی قەتەر شێخ تەمیم ئەڵێ تەنها هینی پێبێت جوازی ڕسمی خۆی پێبێت هاوڵاتی وڵاتی مەغریب لەبەری کە هەڵبژاردەکان چۆتە قۆناغی پێش کۆتاییەوە
ئەگەر تکتی یاریەکەشی نەبڕی بێ ئەتوانێت بێتە ناو بەڵێ بێتە ناو وڵاتی قەتەرەوە و بۆی هانی هەڵبژاردەکەی بە یعنی کار ئاسانی زۆر ئەمە میواندۆستیەکی تەواوەتیشە کە وڵاتی قەتەر ئەنجامیەدا لە بەرامبەری با بڵێن میوانەکانیدا بەڵێ بێگومان ئەزانی چۆنە یعنی تۆ بە تەواوەتی کار ئاسانی بۆ هاونیشتیمانی خۆتەکەی مەسەرن لە وڵاتیشکە کە مەغریب بە هاوزمانی خۆتە ئێمە شتێکی زۆر خۆشە تۆ تەنها ویزەکەت پێ بڵین جوازی خۆ دەبێت جوازی ڕسمی خۆ دەبێت ناسنامی خۆت پێ بێ ئەتوانین داخلی وڵاتی قەتەر ببی ئەمە بۆ هاوڵاتیانی مەغریب بەکوی گشتی لەبەری کە ئەمە سورپرایزێکە بۆ وڵاتی مەغریبی کرد و بۆ هاونیشتمانیانی مەغریبی کرد دواتریش لە کاتی بەڕێوەچوونی یاریەکانە ئێمە خەڵکی برادری کورمانەیە بەبێەوەی تکتی یاریی بڕی بێ 34 یاری کردووە حاڵەتمان زۆر بینیوە ئەچیتە بەردەم یاریگاکە تایمی دومی یاریەکەیە سیرەکەن مەسەلەن کورسیەکان پڕ نەبووتەوە خەڵکێگەیە نهاتەوە بۆ یاریەکە لە تایمی دۆمە بە فریەتوانی بچیتە ژورەوە سیری یاریەکە بکەیت ئەمەش کارەسانی شکەیە کە وتیانە ئەگەر لە تایمی دومی یاریەکە چۆن خولێکی 50 ئەوانە زین تا هەر یاریگاکە پڕ نەبووی و ئەو کورسیانەکە ئەو خەڵکی کە تیکتەکەی بڕێو نهاتەوە بۆ سیری یاریەکە ئەوەی کە لە بەردەم یاریگاکە حەزی یاریەکەی بەبێ بەرامبەر بچێتە ژوورەوە زۆر باشە لە یاری مۆندیالی ئەم ساڵدا مفاجئەیەکی زۆر ڕوویدا زۆر باز لەوە ئەکرێت کە ئەوەی کە لە یاریەکاندا ڕوەدات بەڕاستی پێشبینی نەکراوە وڵاتانی با بڵێنی بەقوت و بەهێزی یاری تۆپی پێ زۆر جار بەرەو دەرەوە و بەرەو کۆتایی مۆندیالی دەرەوە و وڵاتانی کە بڕوا پێ نەکراوە بەو ئاستە بەرزەوە یاری بکەن بەرەو فایناڵە ڕۆن ئەم جیاوازی و مفاجئانە لە پایچین زای چۆنە خات و زریان حاڵەتێکگەی لە تۆپی پێیا کە ئێمە ساڵانی ڕابردوو بینیمانە ئەوەی کە لە جامی گیانیە بڕۆ بە درێژایی مێژوی جامی گیانی سەیریکە 4-5 هەڵبژاردن لە پەنجەکانی دەست تێپەڕ ناکە کە جامی گیانیان بردووە مەسەڵەن بەرازیل لە ئەڵمانیایە هۆڵندا بووە ئیسپانیایە ئەرجنتینە ئەمانە جامی گیانیان بردووە بەڵام ئێستا ئەبێ بینەری کورد ئەوەی کە هەندەری تۆپی پێ ئەبێ واز لەناو بێنێ بەڵێ من ڕێزی هەڵبژاردی بەرازیل لەگرم مێژوشی گەورەی هەیە ڕێزی هەڵبژاردی ئەڵمانیاگرم مێژوشی گەورەی هەیە ئەرجنتینە مێژوشی گەورەی ئینگلتەرایە ئیلە ئاخری فەڕەنسایە بەڵێمانە مێژوی گەوریانێ لە تۆی پێ بەڵام ئێستا ناو نەماوە نابێ بڵێ ئەمە هەڵبژاردی ئێستا مەغریب بۆ تا لە چواری هەیە لە یاریەکەمی دەستپێکی مۆندیال لە سعودیە لە ئەرجنتینە باتەوە یانی تەواوی تەوقعەکان هەڵەوەشێنێتەوە خاڵێکی کە سەردەمی تۆپی پێ گۆڕاوە ئێستا هەموو هەڵبژاردەکان هەموو یانەکان ئامادەکاری ئەەکەن ئێستا قوتابخانێکی زۆر کراوەوە لە وڵاتە ئاسیایی عەرەبیەکانە کە لە جیانی ئەوروپیە لە جای تۆی پێدا چەندین ڕاوێژکار و چەندین ڕایەنەری گەورە ئێستا لە وڵاتە ئاسیایانە قوتابخانەیان هەیە مەدرسەیان هەیە دانیشە بۆرەقە و قەڵم تۆپی لە مەدارسەکانە تۆی پێ فێری بابلین ئەو کەسانەکە کە ئێستا قوتابخانەکانی تۆی پێوە بۆیە هەڵبژاردە بەهێزەکان ئەوەیە چاوەڕی ئەویان کردیان کە سەردەمی تۆی پێ گۆڕاوە هەڵبژاردە مام ناوەندەکان بە باشی خۆیان ئامادە کردووە وڵاتی چۆک و مەغریب یە لە بەلجیکا دوورەخاتەوە دواتر یەتە قۆناغی شانزەوە ئەو مفاجای گەورانە بۆ تۆ ئەکات و هەڵبژاری چۆک و ئیسپانە دوورەخاتەوە کە پاڵێرا بۆ بە دەزینایی نازناوەکە دواتر یەت هەڵبژاری چۆک و پرتوگال لە قۆناغی هێشتا بۆ تۆ دوورەخاتەوە ئێستاوە تای بینی لە قۆناغی چوارگۆشی زێڕینە و لەگەڵ هەڵبژاری چۆک و فەڕەنسانی کە تەوقعەکان بۆ چن ئامادەکاریەکان بۆ چن کە بتوانێت بەربەسی هەڵبژاری فەڕەنسا شتێ پەڕێنێ بۆیە ناکرێ بینەر دانیشە بڵێ کاکە ئەمە غەشەوە ئەمە شتیوانی بێگومان وایە بەڵام لەگەڵەوە شاباز لەوە کرێت ئەو هەڵبژاردانە غڕورێکی ئەنگرێت کە ئیتر خۆیان بە براوەی ساحەکە ئەزان و حساب بۆ ناکەن کە یانی بەرامبەریان تا چه ئاستی خۆی ئامادە کردو ئەمە بەشێکە لە دۆڕانیان لە یانەکانیشا زۆر جابینیمانە لە چامپیۆنز لیگا یانێکی و شێری بێت لە یانێکی و ڕامەدی ئیسپانیا باتەوە بۆ لەبەر ڕامەدی ئیسپانی حسابی بۆ بەرامبەری لە هەڵبژاردەکانی شاوایە تۆ ناکەی بە غرورۆبی بەرامبەر هەڵبژاری و مەغریبی یاریکی ئەو کاتە دەرەوە هەڵبژاری و کلواتی هەڵبژارێکی زۆر گەورە نیە لە جیهانی تۆپیا و لە مێژوی مۆندیالە بەڵام ببینەوە بۆ ینی ئەم ساڵی ژەگەر لە هەڵبژاردی ئەرجەنتین بەرێتەوە بۆ دومین جارە لە سەرێکە چێتە فایناڵی جامی جیهانیەوە بۆیە دیوێکی تری هەڵبژاردەکان کە نەیانتوانیوە کە بە زووی ماڵاویان لە جامی جیهانی کرد ئامادەکاری خات و زیران یعنی هەڵبژاردە گەورەکان نەیانتوانیوە ئامادەکاریکی باش بکەن ڕانەرەکان گلیان لەوەیە کە ئێمە نەماتوانیوە چەندین یاری دۆستانە بکەین و
هەڵبژاردێکی باش و پتە و دروستکەم بووی بەشداری جامی جیانی پێ بکەین. ئێستا ببینە بەوەی بارودۆخی کۆرۆنا و بۆی کە جامی جیانی هاتووەتە وڵاتی قەتەر و لە مانگی 11 ئەکرێ ئێستا خولەکان وەستاوە، چامپیۆنز لیگ وەستاوە. تۆ 4 ڕۆژ پێش دەستپێکی جامی جیانی یاریزانەکان گەڕاونێتەوە بۆ کاسی هەڵبژاردەکان و ڕاکرێتە وڵاتی قەتەر. ئەمە لە ڕووی توانە و هزر و بەدەنی یاریزانی لاکە. یاریزان ناتوانێت ئاسی ڕاستەکەی باشە ڕاهێنەرەکان سوودوەرنەگرتنیان لە یاریزانە زۆر تایبەتەکانی خۆیان هۆکاری چییە؟ بۆ نمونە لە بینیمان لە یاری چەند شەوی پێش ئێستادا کە کریستیانۆ ڕۆناڵدۆ ینی دەکرا سوودێکی زیاتری لێ وەربگیرێ بۆ یاری تۆپی پێ، بەڵام دواخرا لە یاریەکە لە کاتێکدا کە هاتە ناو ساحەوە ئیتر با بڵێن کارەکە لە دەست ئەوانە مابوو. زای چۆنە خات و زیران ئێستا هاندەری کریستیانۆ ڕۆناڵدۆ هاندەری لیۆنێل میسی ئەبێتە قەنەعەت بۆ بکات تەواو. کریستیانۆ ڕۆناڵدۆ لیۆنێل میسی ئەو لیۆنێل میسی کریستیانۆ ڕۆناڵدۆی لێ کە تۆ 4 ساڵ بۆ 5 ساڵەوە پێش بینیتە لەبەرەوە تەمەنە هەڵەکشێ. ئیتر تۆ ئەمەش پلانی پەیوەندی بە تەمەنەوە هەبێت؟ پەیوەندی بە تەمەنێ بەتەکی پەیوەندی بە تەمەنەوە هەیە. یعنی ئێستا جسمی کریستیانۆ ڕۆناڵدۆ تەمەنی ڕاستە لە ڕووی جسم و باڵاوینەوە هیچ کێشەیەکی نییە، بەڵام لە ڕووی توانای جەستەییەوە تۆ واو یاریزانە تەمەنی چێ لە 38 ساڵ. تۆ ناتوانانی ئەو شتێک کە پێشکەش کردووە لە ساڵانی ڕابردووە ئەو خێراییە ئەو سورعەتی کە هەدووە لە ناو یاریگادا ناتوانانی پێشکەشێکی. یعنی ئێمە خودی خۆمان یاریزان بووین لە تیپە میلیەکانە لە یانەکان یاریمان کردووە. ئەوەی کە 15 ساڵم پێش من ئەو ڕاکردنی کە هەم بووە لە ناو یاریگایە ئێستا ناتوانم ڕاکردن بکەم. هەم وەزنم زیای کردووە، هەم کێشم زیای کردووە. بۆیە ئەمەش ئۆتۆماتیکیەن ئەبێ هاندەری هەردوو هەڵبژاردەکە و هەردوو یاریزانەکەش باوەڕ بەوە بێنن کە ئیتر تاوە ئەم یاریزانانە ناتوانن بە تەواوەتی ئاسی خۆیان پێشکەشکردن لە ناو یاریگاکاندا. سێری لیۆنێل میسی کە خۆ لیۆنێل میسی یاری ناکە لە ناو یاریگادا، ڕاکردنی هەر نییە، جوڵی هەر نییە، بەڵام بە تۆپێک بە لەمسەیەک کۆتایی بە یاریەکە هێنەبوون. سەبارە بۆی کریستیانۆ ڕۆناڵدۆش کە کادانەوەیەکی زۆریە بوو لە تایمی دۆمە هاتە ناوە بە تەواوەتی هەڵبژاردی مەغریبیان خستووە ناو گۆڵەکەی خۆیانەوە. ئەمە پلانی ڕایانە دەورە بینێ قسەشی زۆر هاتە سەر کە کریستیانۆ ڕۆناڵدۆ هەم لە هەڵبژاردەکە یارمەتی باشی نادرێ، یاریزانەکان هاوکاریی باشی ناکەن چکە تۆ بتێونەتەیە. من حەزەکەم ئەوەی کە دژی کریستیانۆ ڕۆناڵدۆ با بگەڕێتەوە بۆ 20 ساڵەوە پێشزانە هەڵبژاردی پرتوگال بەبێ کریستیانۆ ڕۆناڵدۆ چی بووە و دوای کریستیانۆ ڕۆناڵدۆش بزانە پرتوگال لە چه ئاستێکەیە. لەو کاتەوەی کریستیانۆ ڕۆناڵدۆ درێسی هەڵبژاردی پرتوگالی پۆشیوە تاکوسە هەڵبژاردی پرتوگال لە جامی جیهانی دوا نەکەوتووە. بگرە لە 2 جامی جیهانیدا هۆکاری سەرکەوتنی هەڵبژاردەکە بوو بۆ چون بۆ جامی جیهانی بە تایبەتی لە 2010 کە بەرامبەر هەڵبژاردێکی گەوری و کوسیویت لە کۆتاخولەکانی یاریەکەی بۆ یەکلایی کردیتەوە 3 گۆڵی بە هەردوو یارەکە 5 گۆڵی بۆ تۆمار کردووە تۆ بەم یاری سەرکەوتی بۆ جامی جیهانی. بۆیە زۆر جاکە ڕخلەکان لەم یاریزانانە گیرێ تەواو ئەم یاریزانە تەمەنیان هەڵکشاوە، ناتوانێت ئاستەکەی ساڵانی پێشووی جێبەجێ بکە و لە دیوی کەشەوە ڕایەنەرەکە زۆر جا پلانی خۆی هەیە کە کریستیانۆ ڕۆناڵدۆ دانیشێنێ ئاستەکە باشترە، یاریزانەکانی پێشەوە باشتر جوڵیانەیە. بەڵام تۆ کاتێککە کریستیانۆ ڕۆناڵدۆ یێتە ناوە بە تاکید دەبێت تۆ تاوی تۆپەکانە بۆ ڕۆناڵدۆی، بەڵام بەداخەوم ساڵ بەو شێوەیە نەبوو کە کاردانەوەمان زۆر بینی هەڵبژاردەیەکی وەکو بەرازیل کاتێککە نیمار فاڵێکی قورسی لێگیرێت تەواوی یاریزانانی هەڵبژاردی بەرازیل ئەچن پەلاماری یاریزانەکەی بەرامبەریە. لیۆنێل میسی فاڵێکی قورسی لێگیرێت تەواوی یاریزانەکان ئەرجەنتینە چن پەلاماری و یاریزانەی کە فاڵەکەی لێگرتووە، بەڵام بەداخەوە لە پرتوگال ئەومان نەبینی ئەم ساڵ. یعنی ئەو ساڵ ئەو دژایەتی لە وڵاتی پرتوگالەوە و لەناو خودی هەڵبژاردەکەشا کە هی کریستیانۆ ڕۆناڵدۆ کراوە، ئەمە کاریگەری تەواوی هەیە لەسەر دەرونی نەفسی کریستیانۆ ڕۆناڵدۆ. چونکە بەڕاستی خات و زیران تۆ وەکو یاریزانە چەند گەورەبی چەند ئەستێرەیەکی گەورەبی لە ڕووی دەرونیەوە ئامادەرەبی لە ناو یاریگادا ناتوانانی ئاسی خۆ پێشکەشکی. ئەگەر لە تەمەنی 20 ساڵی کریستیانۆ ڕۆناڵدۆ ئەبی ئەگەر ئەو فشار و پەستانە لەسەر بێ بەڕاستی ناتوانانی و ئاسی خۆت پێشکەش. ڕاستە بەدڵنیایی وایە. کاک سەرکار ئیتر 4یانە ماونەتەوە 4 وڵات ماونەتەوە بۆەوەی کە بچنە کێبڕکێ بکەن بۆ فاینەڵی مۆندیالی ئەم ساڵ. پێشبینی تۆ چییە بێت لەسەر ئەم یاریانی؟ باوەڕکە وای لێ هاتووە ناتوانانی پێشبینی بکەی. مفاجئەکان ئەوەندە زۆرن. بەڵێ ئەزانین چۆنە خات و زیران. ئێستا هەڵبژاردی سعودیە لە ئەرجەنتینی نەبردەوە، ئێدە جاریکە پرسیان لە من کە بڵێ ئەم سعودی ئەرجەنتینی یاریکی باتەوە لەم ئەرجەنتینی باتەوە. یعنی ئەوەی کە ئێمە باسێکین، ئێمە لەسەر وەرەقە باسێکین، باسی پێکاتەکەیەکین. ئێمە لەم ستۆدیۆیە ستۆدیۆیەکی جوان و قەشەنگە پێشکەشکار لە دانیشتووە، کامێرە ئامادەیە، کاستێک لە پشتی تۆ ئیشەکە. ئایا بەرنامە کرێ؟ بەڵێ بەرنامە کرێ.
بۆ لە بەر هەموو شتەکان ئامادەن بەڵام کێمە یینە بەرنامەکە و یینە ستۆدیەکە و لە پڕکارە خوا نەخواستە کارە بە ئەبڕێ هەردوو کامێرەکە ئەسووتێت ئێمە چ دەسەڵاتێکی ئێوەی تایە بەڵێ تۆ پێشەوە بڵێمە ئەم شەو ئامادەین بەنامەیەکی جوانەکەی بەڵام کەم حاڵەتانە ڕوئەیە دەسەڵاتی منی تویتیانێ کاتێک کە تۆ باسی هەڵبژاردی بەرازیلەکەی هی باسی هەڵبژاردی ئەڵمانیاکەی هی باسی بەرازیلەکەی ئێتۆ لە سەوەرەخە قسەیەکی سری پێگاتی هەڵبژاردەکەیەکەی سی ئاست و توانای یاریزانی هەڵبژاردەیەکی سری گەوری و ناوی ئەم هەڵبژاردەیەکی معقول نییە سعودی لە ئەرجەنتین بەرێتەوە معقول نییە یابان پێ دوایە چەند سە لێرەیە دەورە بینێ سریکە چانسەکە چییە چانسەکە ئەوەیە کە تۆ وەکو سەردای قسەکانم ئاماژەم پێە ئامادەکاری هەڵبژاردەکانە ڕاستە ئامادەکاری و نابن ناو نەماوە نابێ حساب بۆ ناوکی ئەبێ واز لە ناو بینی تەواو هەڵبژاردی وەکو ئەڵمانیا لە سا 80 تۆپ لە قاچیا بوو بە بەردەوامی لەناو بۆکسی هەڵبژاردی یابانەوە بەڵام بە دوو تۆ پێڵگەڕاو یابان هاو دوو گۆلی لە ئەڵمانیا کرد یارێکی کۆتایی پێناو ئەڵمانی خستە و مەعمەعەوە کەنی تو این سەرکەوتن بەدەست بێنێ هەڵبژاردی وەکو ئیسپانیا یەت 7 گۆڵ لە کۆستاریکاکە بەڵام دواتر دێت بەرامبەر هەڵبژاردی یابان دووچاری شکست دەبێت یعنی بۆیە هەڵبژاردەکان وەک ئەوەی کە باسم کرد ناتوانانی ئامادەکاریی باش بکەن تۆ لە پێش لە جامی جیانەکانی تر هەڵبژاردەکان یاری دۆستانەیانە کرد جاری وا هەیە ڕاهێنەر بە یاریزانی کێڵە لە یاری دۆستانەیە ئەڵێ خۆ بە تەڕکردن بە بۆی هەڵبژاردەکەی بە یاریزان و یاریکە بزانە ئایا کەوتە دۆخێکەوە لە جامی جیهانیە یان لەم پاڵەوانەتیانە کەوتە دۆخێکەوە ئەتوانێت بە یاریزانەوە هەڵبژاردەکەی تێپەڕێنێت و سەرکەوتن بۆ قۆناغی داات و بەدەست بێت بەشێکی زۆری سەرکەوتنی با بڵێن یاریەکان ئەگەڕێتەوە بۆ ڕاهێنەرەکە ئایا شێوازی مامەڵەکردن و دانانی با بڵێن ئەو شێوازی کە یاری پێوە بەڕێ بچێت تا چەند سەرکەوتووە زین چۆنە ڕاهێنەرە بێ باوک بێ ڕاهێنەرە بێت دکتۆر بێ ڕاهێنەرە بێت دکتۆری دەرونی بێ زۆر ڕاهێنەرمانەیە وەکو کوڕ و باوک تەعامل لەگەڵ یاریزانەکاناکە زۆر جار سەرکەوتنی هەڵبژاردەیەک ئەڵەن تاو ئەمە ڕاهێنەرە سەرکەوتنی یانەیەک ئەڵەن ڕاهێنەرەکەی و یاریزانەکانیش پشتیان بەرەکەوێت شکستیش هەموو یەکەکانە سەی ڕاهێنەر ئاشکێ بۆیە ڕاهێنەر ئەچی قورسە زۆر جار ڕاهێنەر ئەبێ خوێنەوەی تەواوی هەبێ بۆ هەڵبژاردی بەرامبەری تایمی یەکەم تایمی یاریزانە ئەمە لە قاوینی تۆ پیاڵە تایمی یەکەم تایمی یاریزانە و تایمی دووەم پێڵەن تایمی ڕاهێنەرە چونکە بۆ تۆ ئەم 45 خولەکە سێری ئەم هەڵبژاردی بەرامبەرێ کردووە سێری ئەمیانەی بەرامبەرێ کردووە ئەبێ ڕاهێنەر بزانێ خاڵی بەهێز و لاوازی بەڵێ لاوازی ئەما چ بووی کاری لەسەرکە لە تایمی دۆمە ئەبینی زۆر جار ڕاهێنەرەکان هەڵبژاردەکان لە تایمی دۆمە گۆڵە دوو گۆڵی لێ تۆمارکە لە تایمێکە ماڵەن لە تایمی دومە ئەبینی ئەم هەڵبژاردی ئەگەڕێتەوە گۆڵ تۆمارەکە گۆڵی سەرکەوتنی تۆمارەکە بۆیە ڕاهێنەر زۆر جار ئەو پلانی کە دایانڕێژێت پەیوەستە بە ئاستی یاریزانەکانیەوە خاتو زیریان ئایا ئەو یاریزانانە ئەتوان ئەم پلانی ڕاهێنەرە 100% لە ناو یاریگاکەدا جێبەجێ بکەن دواتر کە ڕاهێنەرێک کە پلان دائنێت بەتەکی پلان بۆ بردنەوە دانێ بەتەکی پلان بۆ دانەکەی حەزەکە هەڵبژاردەکەی سەرکەوێت بۆ قۆناغی داد و بچێتە فایناڵی کۆتایی هیچ ڕاهێنەرە حەزی بۆ نییە هەڵبژاردی دووچاری شکست بێت بەڵام کە یاریزانەکە نەتوانێت هەڵێکی کوشندەکە بەرگریکارە بینی هەڵی کوشندەکە گۆڵپارێزە بینی هەڵی کوشندەکە جاری وایە هێرشبەرێکە بینی خۆی گۆڵەکە ینی ئەتوانێت چاو بنوقێنە گۆڵ تۆمارکە کە گۆڵەکە لە دەسەیات ڕاهێنەر تاوانی چییە ڕانێ لەسەر خەتەکە دانیشت و چ تاوانێکیە لێوێ بۆیە زۆر جارە بینی سەرکەوتنەکان پشکی ڕاهێنەری بەرەکەوێت شکستەکان یاریزانی دێچێتە دەرەوە کە یاریزانەکە هەری زۆر ئاسایی لە دەزاوە بەڵام ئەبینی هەموو یەکەکانە سەی ڕاهێنەری ئاشکی باشە لەم یاریانەی کۆتایی کە بەڕێوە دەچێت ئەم شەو دوویانە بەرامبەر دوو وڵات بەرامبەر یەکتر یاری دەکەن کە وڵاتی ئەرژەنتین و کرواتیا یاریەکان بە چێشترن ئیتر بوون نەکەم بەخوا کۆکەم زۆرە لەبەری تازە لە پەتا چاک ئاسایە بە هەمان شێوەیە بووم پەتاکە بەداخەوە کە زۆربەی ماڵەکان بەداخەوە ئەم پەتایی تێدا هیوای تەندروستی بۆ هەمولایەک چێژی یاریەکان زیاتر ئەبن بەوەی کە ئیتر مفاجئەکان زۆرن و بەڕاستی تەوقع ناکرێت ینی ناتوانانی پێشبینی بکەی بڵێ کامەیانیان سەرکەوتوو دەبێت بۆیە ئەو چاوەڕوانی کە دادەنیشیت بەرامبەر یاریەکانە ئیتر پێم وابێت چێژێکی زیاتر و گڕۆتینێکی زیاتریا بە هەندەرانی ئەو وڵاتانە زۆر ڕاستە ئەم شەو کرواتیا و ئەرجەنتین لە ینی پێشکۆتایی یاریەکە بێگومان هەردوو هەڵبژاردەکە ڕاهێنەر ئاماژیان بۆ یاکە ئامادەکاری تەواویان کردو بۆ بەڕێوەچوونی یاریەکە و یاریزانەکان بە تایبەتی هەڵبژاردی ئەرجەنتین کە
دیمارەی دووچاری پێکان بۆ ئێستا دیماریاش گەڕاوەتەوە دیپاڵ پێکانی بۆ ئێستا دیپاڵیش گەڕاوەتەوە یعنی ڕایەنەر ئاماژەی بۆ یاکە هیچ کێشەیەکیان نییە و زۆر بەباشی بەڵێ ڕایەنەکانیان کردوێتەوە لە بەرامبەریشا هەڵبژاریی و کرواتیا کە هات بەرازیلی کردە دەرەوە بەرازیلی کردە جناوانە بە ئێستا ئەرجنتین و بەڕاستیمانەبینی کلاسیکی زەیمانەبینی بەڕاستی یاریی خۆشە بوو بەڵام ئیترەوەک ئەوە کرواتیا بۆ هاو هێزی هەڵبژاردەی بەرازیلی ڕاگرت کرواتیا هاتووە لە منی ژاتون بۆی جامی جیانی بەدەستێنم چۆن 2010 گەشتمە فاینال ئەم ساڵی ژەمێ گەمە فاینال و نازناوەکە بەدەستێنم بۆیە ئەرچی هیچ لایەکیان ئاسان نییە بەڕاستی نە ئەرجنتین نە کرواتیا و ئەتوانین بڵین یاریی پڕتام و چێژە بینین یاریی کلاسیکی ئەبینین لە هەڵبژاردی ئەرجنتینا و یاریەکی با بڵین بەدەل لە کلاسیکەکەی هەڵبژاردی ئەرجنتین یاریێکی سەردەمیانە بینین لە هەڵبژاردی کرواتیە بۆ لە بڵێ هەڵبژاردی کرواتیا من چەند جاریش ئاماژەم بۆ یاوە کە زۆر بەباشی لە ناو یاریگادا تەختی ناو یاریگاکات یعنی دوو بربەستە بۆ دروستەکات یاریزانەکانی کەمتین هەڵاکەن ئەگەر بینەری وەرشی بڕاتەوە هاندەران بڕۆنەوە سێری ئەو هێزەی بەرازیل بکەن هەم لە باڵەکانیەوە لە هێرش بردنەوە لە هێڵی ناوەندەوە ئەو خێرایی کە یاریزانی هەڵبژاردی بەرازیلیان بووە کرواتیا توانی ئەوە ڕابگرێت دواتر هاو بەلێدانی سزا هەڵبژاردی بەرازیلی لە پاڵاوانتەی قسە دوورخستەوە بۆیە بەڕاستی ئەرکی هەڵبژاردی ئەرجنتین ئاسان نییە ئەم شەویش تاقیکردنەوەیکی قورسە بۆ بەڵێ بۆ هەڵبژاردی ئەرجنتین چکە ئەوەی کە باسەکرەوەی کە بینەری وەرشی سەیرەکاڵێ تاکوسە ئەرجنتین ناتۆ تاقیکردنەوەیکی قورسکە بەڵام بێگومان ئەم شەو تاقیکردنەوەیکی قورسە بۆ هەڵبژاردی ئەرجنتین بەرامبەر هەڵبژاردی کرواتیا زۆر باشە ڕای خۆتتنەوە لەسەرەوەی کە پێشبینەکەی کامیێژبیواتەوە یاخۆت پێت خۆشەکانیان بیباتەوە وڵای مەسەلە پێ خۆشببوونینەکە نییە تۆ کێشەماوە دروستەکەی پێم خۆشە قسێ بکەی کە دوای پێت بڵێم باشە وەکو خۆم هاندری ئەڵمانیا بووم بەڵام بەداخۆ بەڵێ ئەڵمانیا بۆ ماڵاوایی کرد لە قۆناغی کۆمەڵەکانە هەرچەنە بەڕاستی ئەڵمانیا ئەتوامی سەڵم بۆ مۆندیال ناتوە چکە خۆخۆیان بزوو یاریەکە تەواو بێ و ئەو بارودۆخە دەرونی بەسەر خۆیان ناهێنان و یعنی دەڕۆژ پێ دەستپێکی مۆندیال بابەتێکیان دروست کرد و بابەتێکیان وروژان و هاتووی لە ناو یاریگا دەسەگری بەدەمتەوە و ڕسمەگریت و ئەمانە هەنێ شتە بوو بەڕاستی ئەڵمانیا ئەوەی خەریکی ئەوە بوو خەریکی یاریکردنەکەی تەرکیزی تاویان بۆجینا هەڵبژاردی ئەڵمانیا بڕۆسی پۆزیشنی یاریکردنی هەڵبژاردی ئەڵمانیا کە لە سیاری ڕابردوودا باشترین ئاستی پێشکەش کردووە بەڵام ئیترەوەیە بارودۆخەکە بۆ جۆرە بوو کە لە قۆناغی کۆمەڵەکانە ماڵاوایی کرد من حەزمەکە ئەڵمانیا بیباتەوە سەبارەت بە یاریەکەی ئەم شەویش وەڵی یعنی منیش کێشەیەکم نییە حەزەکەم یاریکی جوان ببینم وەکو خودی خۆم بەڵام حەزەکەم هەڵبژاردەیەک نازناوەکە بەرێ کە نەی بردێت شتێکی زۆر زۆر جوانە مەغریب کرواتیا یعنی بە یەقینەوە قسەکەم زۆر شتێکی جوانە بێ ئەم ساڵ مەغریب و کرواتیا لە یاری کۆتایی یابن هەردوو هەڵبژاردەکە تاکوسە نازنای مۆندیالیان نییە کە باسی مفاجەکەین وڵاتی قەتەر مۆندیالی قەتەر هەمووی مفاجە بوو یعنی ئەم مفاجەیەش ببێتە مفاجەیەکی کۆتایی ئەبێتە مفاجەیەکی زۆر زۆر گەورە کرواتیا و مەغریب چێتە یاری کۆتایی و یەکێ لەم دوو هەڵبژاردەیە بەتایبەتتر وڵاتی مەغریب ئەگەر ئەم ساڵ نازناوەکە بێت یعنی سەیرکە بیرکەرەوە پێش مۆندیال ئێمە باسی چیمان کردووە ئەمە هەڵبژاردە گەورەیە دوور بخرێتەوە وڵاتی چووکو مەغریب بێت نازناوەکە بەڕاستیەوە شتێکە بێتە گەورە مفاجئەی ساڵ چۆن لە هیناڵە بە دەبڵ مفاجە یعنی شتێکی زۆر خۆشە بێ وەکو پێم وتی وەکو خودی خۆم حەزەکەم هەڵبژاردەیەک بیبا کە هیچ بڵین نازنەوەی جامی جیانی نییە ئەرجنتینە هەیەتی فەڕەنسا هەیەتی یعنی کە فەڕەنسا 2010 بردووە ئەم 2022 بەرێ ئەبێت ئەو هەڵبژاردی کە بۆ دوو جا لەسەرێک نازنەوەی جامی جیانی بە بەڵام خۆش هەڵبژاردێک بیبا کە بەڕاستی سەر خاوەنی جامی جیانی نیە و بە تایبەتتر مەغریب ئاستی پێشکەشی کردو بەڕاستی نمونەیە بەڵێ بێگومان وایە زۆر زۆر سواز دەکەم سواز بۆ تەواوی گفتوگۆکانە بۆ هیوایی کە یاریەکی دۆستانە بەڕێوە بچێ ئەگەر چی یاریەکە ڕکابەریە بۆ بردنەوە بەڵامی تر لە کۆتاییدا هەر وڵاتێک لە وڵاتانەی کە پێبڕکێ دەکەن بردنەوەیان لانی کەم کۆمەڵێ هاندەری تایبەتی خۆیانەیەکە خۆش دەبێت بۆ هیوای کە ساڵانێک بێت کە کوردستانیش ببێت یەکێک لە وڵاتانی بەژاری مۆندیالەوەی ئاواتی هەموو لایەکمانە ئەو کاتەی تر واز لەوە هێنین هاندەری هیچ وڵاتێکی تربین ئەبینە هاندەری وڵاتی خۆمان زۆر خۆشە بێت زۆر سپاس بۆ ئێوەش هیواداری یاریی خۆش ببین و هیواداری لە تۆڕە کۆمەڵایەتەکانیشە یعنی دانیشە تەمەتوعی خۆتی لێوەرگە خۆشی خۆتی لێگە قسەی خۆشیش کە بەس
وازە سوکایەتی و تەشیکردن بە یەکتری بێن یانەکە تاوە ئەو بەڕازی گەڕایەوە ئەڵمانیا گەڕایەوە ئینگتە بەخواوانی هیچ کەشیشانی بەخوای ساوان مۆندیالیشان بیچۆتەوە بەڵام ئەبینی لێرە جارە کۆمەڵاتەکان شەڕجنیەوەکان بەرداوە بەداخەوە هیوادارم کە و دیاردن نەشیاوە نەمێنێتی کۆتایی پێبێت زۆر زۆر سوپاس جارێکتر بۆ ئەوەی کە ئەم ئێوارەیە لەگەڵمان بووی بە ئازیزانی من پرۆگرامی ئەم ئێوارێمان هاتە کۆتایی بەو هیوایی کە بتوانن چێش لە یاری نێوان ئەو دوو هەڵبژاردەی ئەم شەو ببینن و دەتوانن لە کەناڵی سلێمانیەوە بینەری ڕاستەخۆی یاری تۆپی پێی ئەم شەو بن تا پرۆگرامێک تر شاد و بەختەوە بن.